تەماشا دەکەم من لە کتابێک شتێکی زۆر خۆشم کردەوە بەڕێزان زۆر جاری وایە لە مەجلیسەکانی زەواج و جۆرەشتانە باسی دەکەم پێم خۆشە هەموو خەڵکێک گوێ لێبی کە شەرع پێت دەڵێ بیدە ئەو کەسە کە دین و کە ئەخلاقی هەیە لەبەر چییە تەماشا کە ئەو شتەی کە دەڵێم مەفهومێکی زۆر جوان و ڕێک و پێچی تێدا هەیە ئەویش بریتە لەوە دەڵێ کابراەکە بۆ 4-5 منداری هەبوو فەقیرێ خێزانەکەی مەزبوط نەبوو زۆر باش نەبوو یعنی زۆر جار داوای لە پیاوەکەی دەکرد دەگوت تەلاقم دە پیاوەکەش گوت من شەرمم بەخۆی و حەیایە و ئەخر ناکرێ و خەل لەبەر چوو یعنی نوختە زۆفی کابرای دیت بووە هەر جارە تەنگاوی دەکرد بە مەسەلەی تەلاق ئەویش زۆر فەقیرەی ئەحراجە بوو حتا جارێک مشاجەڕە کەتە بەینیان ناخۆشی کەتە بەینیان گەویشتە ئاستێک ئافرەتەکە کاغەزە چینە لە پێشدا نەگوت یەگە پیاوبی بابشت پیاوبی تەلاقم دەدەی ئەی تو تەماشا ئینسان لەو حاڵەتەدا بەدیار دەکەوی کابراش قەڵەمەکەی دەرینە ڕێک هەموو شتەکەی بە تاریخەوە لۆ نووسی زەرفە چش لەوێ نێزیک بوو لۆی لەناو زەرفەکەی ناودایە دەستی ڕاز ڕۆیی چووە دەرێ کە چووە دەرێ ئێوارێ هاتووە دیتی ژنەکە هەر لەوێ پژنەکە پەشیمان بوویتەوە لەبەرەوەی فعلەن منداڵێ و بەکار هات ئەو ئیشە و ئاخر قەوان بوو دەیتەقاند و ئەویشی کۆتایی پێهینا دەڵێ سبحان الله زۆر پەشیمان بوو گوتی کابرا گوتی وەستەکەی لێرە تو تەلاق درا و تەواو بە مەلێکتری حەرام بووینە و گوتی ناوەڵە پیاوەکە پەشیمان بوویمەوە و داوای لێبردن دەکەم و دەبێ و جارەمە بگەڕێنەوەکنی گوتی خە تو تەلاق لە پێشە مندانە و دەڵێ منەگە کوڕی پیاوی بابەت پیاوبی تەلاقم دەدەی یعنی ئەوە چ منتیقێکە ئێستا من چم تێدایەستەوە بە کاغەز وەرەقە نووسیمە دەڵێ گوتی بەس بڕۆکە مامۆستایان محاولەکە لەکن مەلایەن زۆر شت چا دەبیتەوە تەلاقە لەوێ زۆر تەبیعی چا دەبتەوە محاولەیان لەگە بکە گوتی خە ئافرە دەوها نابی ئەمە لەگە یەک دەگونجێن یان ناگوتی با دەگونجێن ئەو جارە وەعد وابی مەوزوعی تەلاق باز ناکەم ئەو جۆرە شتانە ناکەم پەشیمان بوویەوە بەڵێ بە ئەکیدی بەڵێ گوتی ئافرەت وەرەقەکە تەمەشا کردی سم لێ نووسیە گوتی ناوەڵە گوتی دەبڕۆ بینە ئالێرە مووقیفەکە بە دیار دەکەی بەڕێزانم پیاوەکە لەو پەڕی تووڕەیی لەو پەڕی وەزع ناخۆشی لەو پەڕی کەوا قسەیەکی پێدەرێن تەرەفەکەی بەرامبەری ئافرەتە تەماشا دەکە ئافرەتەکە لە وەرەقەکەی پیاوەکە نووسیتی ئەگەر ئەمن پیاو بم بابیشم پیاوبی قەت تەلاقت نادەم لە خۆتەوە برێ ئەوەیە دینەه وەخولوقەه ئێستا هەر کەسێکی تکە تۆ لە حەیاتی خۆت بەڕێزانم بەس تەطبیقی کە بزانم زەرێر دەکەی کاتێک ئینفعالت پێ دەکەن حەولت لەگە دەدەن شتێکی زۆر خراپ بەرامبەرت دەکەن ئەتوو هادی بە لەسەرە خۆبە ئەوەی شەرع مطالبەی لێ کردی کە ئەو ئەخلاق و ڕەوشتە جوانەیە ئەلەو مووقیفانە بە دیار دەکەی ئەلەو جێگایانە بە دیار دەکەوی